سلااوڕێ ساوڕێیان هیوادارم باش بن سەلامەت بن تەندروست بن لە شوێنێکی دنیا. هەردی سڵاح ماوەیەکە بە دەرکەوتووە و کاندیدی هەڵبژاردنیشە میتر لە ڕابردوو خەوی لێ کرد و نازانم مەسەلە چ بوو، بەڵام ئێستا خەریکی قسەکردنە. من نامێ بستمە سەر قسەکانیان، بەڵام ئەوەی کە لێرە دەمەوێت ئەمڕۆ باسی بکەم ئەویش ئەوەیە لە چەند ڕۆژی ڕابردوو هەڵەیەکی دەربڕێنی کردبوو کە من لێرە دەمەوێت ڕاستی بکەمەوە. ینی خەڵکی خاوەن بە هەڵوێست و خۆنەدۆڕا و جیاوازترە لەو خەڵکانەی کە لەگەر ئازاری شارەکەیان دەژین و شەڕی دەستە و یەخەی لەبۆ دەکەن. ینی مامۆستا عەبدوڵڵا پەشێو نەک لەسەر ئاستی هەولێر، لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان، ینی ڕێچکەیەکی نوێی داهێنا، نەک تەسمیری ئەم دەسەڵاتە نەبوو، بەڵکو بەگشتی لە هەر کاتێک بۆی گونجابێ ڕیسوای ئەم دەسەڵاتی کردیە. و لەوەش گرنگتر نەوەیەکی شۆڕژجێڕی بەرهەمێنا کە ئێمەمانان هەموومان خۆمان بە قەرزاری ئەو دەزانین، قەرزاری شێعرەکانی دەزانین کە وای لە ئێمە کردیە بتوانین ڕوبەڕوو شەڕی دەستە و یەخەی خەڵکی شارەکەمان و لەگەڵ ئازاریش خەڵکەکەمان بشین. یا کەسێکی وەکو تەڵعەت تاهیر ماوەیەکە بە دەرکەوتووە بە شێعرەکانی شیاوی ڕێزەیە خۆزگە سەدانی وەکو ئەمانەمان هەبە، یان زیاد ئەسعەد هونەرمەندێکی ڕەسەنی شاری هەولێرە، یا کەسێکی وەکو مامۆستا شێرزاد کە ئێمەمانان هەموومان شانازی بەوانێ خۆزگە ئەوانی تریش چاو لەوانە بکەن ڕێزکەی ئەوان بگرنە بە. بەڵام ئەوەی من مەبەستمە لێرە لە بۆ هەردی سڵاح ڕاستکەمەوە، ئەوانەی شەڕی دەستە و یێخە لە بۆ شارەکەیان دەکرێن و دەربەدەر دەکرێن، ئەوانە نین کە تۆ باست کردن. ئەوانە خەڵکی ڕێز لێگیراون، شانازیان پێوە دەکەی خۆزگە سەدانی تری وەکو ئەوان بانەیە، بەڵام لە ڕاستیدا ئەوانە ئاوارەی دەستی پارتی نین. ئاوارەی دەستی پارتی هێمن مامەندە کە لە ناو شاری هەولێر چەند جارێک لەسەر ئەم دەسەڵاتە دیکتاتۆرە گرتوویەتی لەسەر چی؟ لەسەر ئازاری ئێمەمانە شەڕی دەستە و یەخەی کردیە لە بۆ خەڵکی هەولێر، و ئێستاش ناتوانی بێتەوە هەولێر، و لە ئێستادا نزیکەی 38 سکاڵای یاسایی لەسەرە. لەسەر چی؟ هەمووی لەسەر ئازاری خەڵکی هەولێر. ئەوە هێمن مامەندە ناتوانی بێتەوە، یان کەسێکی تری وەکو ئومێد ئەحمەدی شاعیر ئەوە ناتوانی بێتەوە دەنجێکی جوان و شاعرێکی گەنجی شاری هەولێر کە هەتا لە هەولێر بی شەڕی دەستە و یێخە و ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە جەلادەی دەکرد. یان کەسێکی وەکو دکتۆر پشتیوان عەبدوڵڵا کە من باسی بیرکردنەوەی ئێستای ئەو ناکەم و کاریشم بەوە نییە، بەڵام ئەو لە 2011 لە سەردەمی عەردەی شوبات ویستی مێژووی شاری هەولێر بگۆڕی. هەموومان بینیمان پارتی چی لێ کرد. ئێوە ئەو ناتوانی بێتەوە هەولێرە، ئەو ئاوارەیە. یاخود کەسێکی وەکو قادر نادر کە لە تەمەنی خۆیدا لە 91ەوە تا ئێستا دژی ئەم دەسەڵاتەیە، دژی ئەم دەسەڵاتە خەبات دەکا، چەندین ڕێچکەی نوێی داهێنایە. جاران لەو ئەوروپایی نەدەتوانی قسە بە پارتی وێچێتی بێ وەک کوردستان بەسەریاندا دێ. ئێستا لە ڕێگای ئەو ڕێچکە نوێی قادر نادر و برادەرەکانی دانهێنە سەرکردەکانی پارتی وێچێتی و ئەو چەتانەی کوردایەتی ناوێرن بە ئاسانی لە ئەوروپا بسوڕێنەوە. خواخوایانە بزر بن بۆی خەڵک نەیان بینێ، جنا ڕیسوا دەکرێت. ئێوە قادر نادرە ناتوانی بێتەوە هەولێر. یاخود شیڤان ئازاد و ئیسماعیسیان ئەوانە داهێنانیان کرد لە سەردەمی خۆیان. ڕوبەڕووی گەورەترین مافیای چەتەی کوردایەتی مەسرور بارزانی و دەسەڵات دەیان مەسوولی تر بوونەوە کە لە قیمەی دەسەڵاتی خۆیان 1000 هێلکەیان پێدادا. ئێوە داهێنان بوو کردیان. ئەوانە نەناتانم بێنەوە هەولێر، ئەوانە ڕەمزی هەولێرن و سەدان ناویت کەشەیە
کە من ئێستا ڕەنگە لە بیرم نەبین هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە هەواڵ ئاکۆمان لە هەیە لە ناو هەولێر دەنووسیتن ئێو نووسینێ هەواڵ ئاکۆ دەینووسی ئێوەڵام من تو ناینووسینە ئەوروپایە ئەوە هەموو دەنگ و ڕەنگەکانی ئەوروپا بەرامبەر بە بەرپرسانی سیاسی دەکرێت دائیمەن هەولێریەکان بە پلەی یەک دواتر شار و شارۆچکەکان دەستەی هجوومن ئێخۆمان لە سوسیال میدیا ئەوە دەبینین ئەوانەن ئەومانەیوەنێ شارەکانتر نەخێر خەڵکی شارەکان تریش تێدایە بەڵام ئەوەی واقع هەولێریەکان لە دەستەی یەکەمی هجوومن خاڵێکی تر کەم دەمێ باسی بکەم یعنی دەنگی هەولێریەکان لە ناو سوسیال میدیا دائیمەن لە پێشەوە ئەمە دوای ئەوە هات کە لە 2011 و 12 زۆرمان دەبیست خەڵکی هەولێر ترسنۆکن هیچیان پێ ناکرێ یعنی دەتوانم باشترین نمونە لە بۆ ئەم بابەتە بینمەوە یعنی بەس هەولێر مەحافزی نییە هەول دۆکەیتی سلێمانی هەیتی بۆچی خەڵکی شارەکانتر نەیانتوانێ بە دوای بەرپرسەکانیان بکەون بە دوای پارێزگارەکانیان بکەن یان نمونەیەکی تر هەر هەولێر گوندی لوبنانی و قاپەخانەی هەیە لۆ دهۆک نیتی لۆ سلێمانی نیتی لۆ باز ناکری ئەوە کاریگەری ئەو دەنگە ڕادیکاڵی هەولێریەکانە لە ئەوروپا و لە ناوەخۆ توانیتیان ئەو بابەتە ئیسارە بکەن و گەورەی بکەن وەکو وتمان خوا لە هەولێر قاپەخانە نییە وەڵا کاگە لە سلێمانی شەیە لە دهۆک شێ هیچ جیاوازی نییە بەڵام ئەوە دەنگی ڕادیکالی ئۆپۆزیسیۆنی هەولێرە توانیتی ئەم بابەتە گەورە بکاتن چی من یعنی تۆ بێنە بەرچاوت لەو یەک حیزبی کوردی ناتوانی ماڵی خۆی بە تەواتی باتە هەولێر ئەوە دەنگە ئازایەکانی هەولێرن لە کوردستان و لە ئەوروپا ڕوبەڕووی ئەو دەسەڵاتە بوونەتەوە ئەوانە سوم بڵن ئەو چارەی کە تۆ باست کردن ئەوانە ئاوارە نین ئەوانن کە شارەکانیان جێشتر ناتوانن بگەڕێنەوە ئەمە لە جوانی ئەوان کەم ناکاتەوە ئەوان ڕێچکەیەکیان داهێنایە بەڵام لەوان ڕادیکالتر پێیا بووە بۆ یانی من لێرەمە بەستم ئەوەیە کاتێک کە تۆ دێ قسە دەکەی ینی پێویستە وریابی لە دەربڕینەکانت جیاوازی بکەی هەر تێ هەر نەدەی دواتر کاچ خۆمە توکان دیدی یەکێتی دەوەرە پێم برێ لە 20 ساڵی ڕابردوو یەکێتی چیکی دێ لەسەر خەم و ئازاری خەڵکی هەولێریەکان یەک خۆ پیشاندانی کردیا لەسەر یەک کەسی هەولێری بە جواب هاتیە کاکە واز لەوەی بینەوە ئازادی خوازن ئەوانە یەکێتی نەبوونە قەت هەر فشیان بە یەکێتی کردیە خەڵکە فەقیرەکەی خۆی بنەماڵی شەهیدەکانی هەولێر بڕۆوەزعیان ببینە بزانە چۆنن ئێستاش هاتی ئاوا قسەی دەکەی ینی لە 20 ساڵی ڕابردووە و عیزبەی کە جەنابەت تێیدا کاندیدی شەریکە دز بۆ لە هەولێر